دوا بەدوای ئەوڵێکی سەرنەکەوتوی مەسعود بارزانی بۆ شکاندنی بایکۆتی مامۆستایانی هەڵەبجە. جارێکی دیکە مامۆستایان و فەرمانبەران و سەرجەم چین و توێژەکانی هەڵەبجە دێژ بە سیستەمی پاشەکەوت و دواکەوتنی موچە هاتنەوە سەر شەقامەکان و بەردەوامیان بە ناڕەزایەتی و بایکۆتدا. هاوشانی مامۆستایان خوێندکاران و قوتابیانیش بۆ دەربڕینی پاڵپشتی لە مامۆستایان بەشداری خۆپیشاندانەکەیان کرد. ئێمە وەک خوێندکاران پشتگیری خۆمان دووبارە سەبارە بۆ مامۆستاکانمان دەرەبڕین کە لەگەڵ یانای نەتاک و ئاخی ڕۆژکە تاک و داواکانیان هێتەدی وێ ئەم حکومەتە هەست ناکەم تێبگا بە خۆپیشاندانێکی ئاوا چونکە ماوەی دوو مانگە ئێمە مامۆستاکانمان لەسەر جادەن تەنها بەرپرسەکانمان سەرۆکەکانمان بە فەوزاچی و هەڵپەرکێ ناوەسفمانەکەن بۆیە داواکانی مامۆستایانمان بەردەوام بن و پشتگیریانەکەین بە هەموو شێوەیەک. ئێمە وەکو خوێندکارانی 12 سەرڕای پشتگیریکردین لە مافەکانی مامۆستاکانمان هاتوونێت ئێرە داوای مافڕاکانی خۆمانەکەین کە وەکو خوێندکارانی 12 یعنی لە ڕاستیان ناتوانین نازانین بڵێن کە ئەم ساڵ مەسیرمان چی لێت ئەوە نزیکەی دوو مانگە بێمە یعنی چارەنووسمان دیار نییە کە بۆ کوێ ڕات. دەسەڵات کوا پارەکە پارەی ژێرزەمینەکە بۆ دەرناخی بۆ ئەم میلەتە بڵێ هەیە یان نییە وەرە سەرقەت قسێ بکە با ئەم میلەتە واز بێنێ با ئەم میلەتە ڕۆژانە نەیەتە سەرجادە. سەرۆکی لقی هەڵەبجە یەکێتی مامۆستایان لەبارەی کۆبوونەوەیان لەگەڵ وەزیری پەروەردە ئاماژە بۆ دەکات. مەسعود بارزانی وەزیری پەروەردەی ڕاستپاردبوو کرێی هاتوچۆی مامۆستایانی هەڵەبجە دابین دەکات لە بەرامبەر شکاندنی بایکۆت ئەوانیش ڕەتیان کردووەتەوە وتیشی داوای ئەوان داوای جێبەجێکردنی سەرجەم داواکاریەکانی مامۆستایانە بەگشتی و بەردەوام دەبن لە بایکۆت. بەڵێ شتێکی وا هەبوو کە کاک مەسعود ئامادە بوو کە کرێ هاتوچۆی پارێزگای هەڵەبجە لەبەرەوەی ئێمە داوامان کردبوو لە ڕێگەی کاکە حەمەوە ئەویش ئێمە ڕەتمان کردەوە چکۆ ئێمە وتمان هاتوین بۆ داواکاری سەرجەم مامۆستایانی کوردستان. بەڕاستی ئێمە داوامان کرد کەم و پاشەکەوت هەڵگیرێ یان لە 150 لای کەمی هەڵگیرێ یان ئەگەر 200 تا 400 هزار دینارێک زیاد بکرێ بۆ مامۆستایان لەوە کەمتر ئێمە ڕازی نەبین بەڕاستی بۆیە ئەوە تا ئێستا نەکراوە ئێمەش بەردەوامین. بێدەنگی حکوومەت و دەسەڵات لە بەرامبەر داواکاری موچەخۆران و مامۆستایان زیاتر ئەوانی تووڕە کردو و ڕۆژ لە دوای ڕۆژیش بازنەی خۆپیشاندانەکان فراوان دەبن. مامۆستایانی هەڵەبجە و فەرمانبەرانیش کارتی سوور دەدەنە حکوومەت و دەڵێن ومێدێک بۆ چارەسەری کێشەکانیان بەدی ناکەن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.